گروپی تیرۆریسی داعش دوای پەلاماردانی شەنگەل لە 3 ئابی ساڵی 2014 و ئەنجامدانی گەورەترین تاوانی کۆمەڵکوژی و جینۆساید هەزاران ژن و کچی ئێزدیشان ڕفاند کە تا ئێستا ژمارەیەکی زۆریان چارەنوسیان نادیارە و ئێزدیەکان داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی دەکەن هەوڵی جدی بدەن بۆ سۆڕاحکردنی رفێنراوەکانیان. ڕۆژنامەی ئیندیپێندنت ئۆنلاینی بەریتانی راپۆرتێکی سەبارەت بە چارەنوسی ئێزدیە کچان و ژنانی ئێزدی بڵاو کردوێتەوە و ئاماژی بۆ کردووە دوای کۆنتڕۆڵکردنەوەی هەموو ئەو ناوچانەی لە ژێردەستی داعشدا بوون هیوای دۆزینەوەی ئێزدیە رفێنراوەکان زۆر کەم بۆتەوە. باسی لەوەش کردووە تیرۆریستانی داعش لە کاتی پەلاماردانی شەنگال و گوندەکانی دەوروبەری 3000 کچی ئێزدیان ڕفاند. لەگەڵ هەوڵەکانیش بۆ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو ناوچانە هیوایەکی زۆر هەبوو بۆ ڕزگارکردنی رفێنراوەکان و گەڕانەوەیان بۆ ناو کەسوکارەکانیان، بەڵام ئەوە ڕووی نەدا. ڕۆژنامەی ئیندیپێندنت لە راپۆرتەکەیدا لە زاری لێپرسراوی سەنتەری ئێزدای ڕاوێژکاری بۆ مافی ئێزیدیان بڵاوی کردوتەوە هیوایەکی زۆریان هەبووە بە ڕزگارکردنی ژمارەیەکی زۆری ئێزیدی لە باغۆزی سووریا، بەڵام تا ئێستا تەنها 50 بۆ 60 ئێزیدی گەڕاونەتەوە. ڕۆژنامەکە ئاماژی بۆش داوە ئێزیدیەکان ئامادە نین بە ئاسانی خۆیان ڕادستی ئەو ڕەوشە بکەن و داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی دەکەن هاوکاریان بکەن بۆ دۆزینەوەی هەزاران رفێندراویان و ناوچەکانی گەڕان لە سووریا و عێراق فراوان بکرێن و بە دوواداچوون لە کەمپی ئاوارەکاندا بکرێت کە مەدەنیە ڕزگارکراوەکانی ژێردەستی داعشیان تیاداژی. بە پێی دوایین دەتاکانی نووسینگەی کاروباری ئێزیدیەکان لە وەزارەتی ئەوقافی هەرێم لە پەلامارەکانی گروپی تیرۆریستی داعش زیاتر لە 6000 ئێزیدی رفێنراون و زیاتر لە 3000 ئێزیدی ڕزگارکراون و 3000 تریش چارەنووسیان نادیارە.